جاری وای خواردنەکەی خراپە یاکەم تەرخەمە مناڵێکی نەبەکام لە دایکە بێ دایکەکە زۆر خواردن هەوە یا جاری وایم دایکەس بەبێ پرسی دکتۆر ئەچێ حەپوو دەرزی و دەرمان وەرەگرێ مناڵەکە ئاکوژێ لەبارەچێت کە مناڵەکە تەبیعی بۆی کێشەی نەبووی لەقیبە بۆ ماوە نییە یا جاری وایە پیاوەکە خراپە لە ژنەکەی یا سوکایەتی پێکات دوو گیانە خەس و خەزوری خراپباری دەرونیەکەی ئاڵۆزە تەمە نیشتای خواردنی نامێنێ ئینفعالەکە مناڵەکە وەکووان نان نەخوات یا جاری وایە ئافرەتەکە نەخۆشە خاصن بەنسبەت هەندێک نەخۆشی هەیە زۆر خەتەرە کە ئافرەت ئەو نەخۆشیانەی هەبوو نابێ مناڵی بێ تایبەتی سوورێژەی ئەڵمانی و نەخۆشی هەیە تەسەمومی حەمل و ئەمانە بۆیە بێ لەژێر چاودێری بێن زۆر جار ئەو نۆمانگون و ڕۆژەگە دایک یاگەی لە خۆی نەبێ یان خوێنەکەیان جیاوازە ئێمە کەیسە بووە کە دەستشانمان کردووە ئێڵم باشەوە ئێوە خوێنەکەتان جیاوازە ئاڕێچەکەی باوکی زایدی تۆ سالبە بۆ لە فەحسا دەرنەچوو وتی وڵا خزمێکمان هەبوو ماڵی ئاوا بێ قەرەباڵە بوو وتی قەینا فەحسەکەم مەکەن وتم وەڵڵا ماڵی کاول بێ دووی لە ڕوویەوە بینەران ئەوەتە ماڵی تۆی کاول کرد ئەوە ئەگەر فەحسەکە بکرا دەنەچوو ژنەکە ئاڕێچە ئەم ئاڕێچە چییە بۆ هەموو دایک و باوکیە بێ گرنگی پێ بن ئەوە لە فەحسە بکەن ئەوە بزانێ فەسیلەی دەمەکەی ئەڵێن ئەوە نەڵێ ئەی زایدە و ئۆیە نا ئاڕێچەکە چییە ئەمە جۆرە مادەیەکە زانایەک لەسەر مەیمون دۆزیەوە بۆ یەکەم جار ڕایسس خۆی ڕایسی پێڵێن چۆن مەیمونمان هەیە هاڵی غۆڕێلایە ئەو جۆرە ناوی ڕایس بوو حرفی یەکەم پیتەکەی وەرگیرا ئاڕ ناویاننا اینجا کە دیڕاسەیان کرد لەسەر بەشەر سەیریان کرد لە ١٨٤ بەشەر ئەو مادەیە لە خوێنیا هەیە کەواتە ئاڕێچەکەی زائیدە پۆزتیڤە بەڵام لە ١١٦ بەشەر ئەو مادەی لەو لەسەر ئەو مەیمونە دۆزیانەوانە لە خوێنیان نییە بۆیە نووسن RH نێگەتیڤ ناقص اینجا لێرە 4 احتیمال هەیە ئەگەر ژن و پیاوەکە هەردووکیان هەیەیان بێ کێشەمانێ مناڵەکەی چێشەی هەردووکیان ئاڕێچەکان زایدە ئەگەر هەردووکیان نەیان بێ ئاڕێچەکان ناقص بێ هیچ کێشەمانێ ئەگەر ژنەکە هەیبێ ئاڕێچەکەی زاید بێ پیاوەکە نەبی کێشە نیە حاڵەتی چوارم خەتەرە پیاوەکە ئاڕێچەکەی زاید بێ و ژنەکە ناقص بێت یعنی ئەو مادەیە لە خوێنی پیاوەکەیان هەبێ بەڵام لە خوێنی ژنەکان نەبێت ئەمە کێشەی دروستەکە لە ڕێگەی بۆ ماوە لە ڕێگەی با بڵێن جیناتەوە ئەم ئاڕێکی زایدەیە ئەم جۆرە مادەیە لە دایکەوە لە باوکەکەەوە نەقڵە بێ بۆ مناڵەکە مناڵەکەش لە ناو ڕەحم و مناڵانی دایکایەتی طبعا ئەم مادەی ئاڕێکی زاید مادەکە خەتەرە بۆ دایک وەکو ژەهر وایە طبعا خۆ خوێنی مناڵەکە تێکەڵ بە خوێنی دایک نابێت سوڕی خوێنیان جیاوازە بەڵام مادەکانی ناو خوێندا تێکەڵە بن یعنی ئەو مادانی لە خوێنی بەسەن دایک کە جگەرە چێژ بە نیکۆتین و قەترانەکە نەقڵەوێت بۆ مناڵەکە وەکو ئەم مناڵەکە جگەرە خۆر بێت مەشروب خۆر بێت نەقڵەوێت بۆ ئەو کەواتە بۆ نمونە ئەم ئاڕێچەش مادەیە لە ناو خوێنایە ڕێک لە ڕێگەی پەتکە ناوکە و وەڵڵا سۆچێ بۆ ناو لەشی دایکەکە خەتەرە جیازی مەناعەش مادەیەک دژی ئەمە دروستەکە بۆ ئەوەی فریای خۆی کەوێتەوە خەتەرە بۆ دایکەکە پێڵێن ئەنتیجینس ئەم ئەنتیجینسە چییە لە مناڵەکە نەقڵە بێ بۆ ئەوە لەوێ ئەنتیبۆدی دروستە بێ ینی دایکەکە دژی ئەم مادەیە شتێکە هاوێژە بۆ ئەوەی خۆی بپارێزە پاش ماوەیە کاونتی بۆ دیانە زۆر بوون ڕێک لە ئەینەشت چۆن لە مناڵەکە چوو بۆ دایکەکە لە دایکەکەەوە نەقڵە بێتێتەوە بۆ مناڵەکە ئەو کاتە دەستەکە ئیشی چێت تێکشکانی خۆڕۆکە سوورەکانی مناڵەکەیە خۆشە دەزانی خۆڕۆکە سوورەکان وەکو حەماڵوان لە لەشی ئێمە لە لەشی مناڵەکەیە خواردن و ئۆکسیجین دەبن بۆ بەشەکانی لەش کە ژمارەی خۆڕۆکە سوورەکان کەم بوو مانای وایە هەندێک خۆڕۆکە سوور کەم بوو ناتوانێت خواردن و ئۆکسیجین بەرێ بۆ مێشک بیر کۆڵ دەرەچێت اینجا ئەو با بڵێن خۆڕۆکە سوورانی تێکشکێنراون ناو بۆرەکانی خوێنەگرن ڕێگەی لە زینگۆکانی ژەگرن ئەوەی ماوە بچێ نەقڵیە ئەمە خۆ بە فەحسێک کۆتاییە هات حتا ئەگەر جیاوازەکەش دەرچوو باوکەکە ئاڕێچەکەی زایدە دایکەکە ئاڕێچەکەی ناقیسە دەرزی تایبەتێ لێن و هەر کێشە دروست نابێت کەواتە ئەم ڕۆشنبیریە سەیری خۆ مناڵەکەیشە چای بە دنیا هەڵنێناوە بەس ئەم سەقافەتە ئایلان دایک و باوکی ئاشعی ئێکس ئەوەنیە جاران پیان نەگرتێنەوە شیعی سنگەوەمانە ئەوە خەتەرە بۆ مناڵەکە زۆر بگری کۆمەڵی حەبوو دەرمان هەیە ئەبێت لەژێت بۆیە دایکی دوو گیانی بەدایمەن لە ڕێی ئێوە پیان ئەڵێن بڕۆن بەردەوام مانگێکە دوو مانگجارێکە بزانم پێی پزیشکە پسپۆڕەکە سەردانی بکە فەحسکە سۆنەرە بۆکە بزانانی دکتۆر ئامۆژگاری دایکان دەکات کە هەموو مانگانە سەردانی بکەن زۆر جار دایکەکان دەڵێن واللهی ئەوە خزمەکمان سێ مانگجارێک دەچی سۆنەرێکی دەکا هیچ مشکلەی نیە دکتۆر لەبەر خۆتی دەرێوەرەوە ئەو حاڵەتەشمان زۆر هەیە ئەزانی چۆنە ڕاستە لەوانەیە ئافرەتی مشکلی نەبێ بەس لەوانەیە ئافرەتێکی مشکلی هەیە بەبەستم هەر پێویستە بەڕاستی مانگانە بچی سەردانی خۆ نۆ مانگە یعنی ئەم نۆ مانگە ئەجاری چێ سۆنەری بەچەندە 15,000 با بە 20,000 بێ نۆ تۆ بڵێ دەجاریش 20,000 200,000ەکە
تخوا 200,000 ئەوە هێنێت تۆ حیمایی خۆ بکەیت و مناڵێکی دەرو دروستە بۆ دروست بێ مناڵێک بێ کەسێتێ چێخوا نەخوازان خەلێ لێ بێ پێ دەڵێ لە کاتی خوا تۆ این چارەسەر کرێ.